بینەرانی ئازیز لە هەرکوێکن سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیمان بۆ ئامادەکردوون بۆ ئەمڕۆ باز لە گرنگی بینینی خولەکانی ڕاهێنانەکەین بۆ مامۆستایان ئەوەی ئاگادار بن کە نزیگە بینەوە لە پرۆسەی خوێندنی ئەم ساڵ وەک چۆن قوتابیان هەمیشە لەم مانگەدا ئامادەکاری ئەکەن بۆ پرۆسەی خوێندن و بۆ خوێندن بە هەمان شێوە مامۆستایانیش لەگەڵ نزیک بوونەوەی دەستپێکی خوێندن بە هەمان شێوە ئامادەکاریەکەن. لە مانگی پێشوودا خولێکی ڕاهێنان بۆ کۆمەڵێک مامۆستای وانەبێژ و میلاک لە شاری سلێمانی بە سەرپەرشتی چەند مامۆستایەکی بەڕێز کراوەتەوە. ئەمانەی بپرسیم زین گرنگی خولەکانی ڕاهێنان بۆ مامۆستایان لە چیدایە و ئەم خولانە تا چەند گرنگن بۆ پرۆسەی خوێندن لە ئەم ساڵدا. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز بانە شێخ سەعیدمان کردووە کە بەڕێزیان مامۆستا و ڕاهێنەرن ئەمڕۆ لای ئێمە میوانە. ئەوشمان بیر نەچێت کە پرۆگرامەکەمان با سپۆنسەری سەرەکی هەوریدەدانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. مامۆسابانە بەخێربەی سەرسەر و سەرچاو سپاس بۆ ئامادەبوونت. مامۆسابانە بەڕێستان وەکو مامۆستایەکی وانەبێژ تا چەند لەگەڵ بابەتی گرێبەستی هەمیشەیەکەی مامۆستایانی وانەبێژ بوون بۆ ئەم ساڵ کە با بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسرور ئەو بڕیارە دەرکرا بزانام تا چەند لەگەڵ ئەوەیە کە ئەم بڕیارە دڵخۆشکەرە بۆ مامۆستایانی وانەبێژ لەگەڵ ئەوەیە کە تا چەند لەگەڵ ئەوەیە کە مامۆستایانی وانەبێژ بۆ ئەم ساڵ بە گروتینێکی زۆر زیاترەوە ئەچنە ناو پرۆسەی خوێندن. زۆر سپاس بەڕاستی ئەمە بۆ خۆی هەواڵێکی زۆر خۆش بووکەوە کاتی درا بە مامۆستایانی وانەبێژ. ئێستا مامۆستایانی وانەبێژ ڕەنگە گلەی مالی بکەم بڵێن تاوشەی وانەبێژ نابێت بەرامبەرمان بەکار بێت لەبەرەوەی ئێستا هەموو مامونێتە مامۆستایەکی گرێبەستی هەمیشە یاخود دەتوانین بڵێن وەکو میلاک مامەڵەمان لەگەڵاکرێت. بەڕاستی من لێرە پیرۆزبایی لەسەرجەم مامۆستایانی هاوپیشەم ئەەکەم بۆ بڕیارەیە جوانی کە دەلایەن سەرۆکی حکوومەتەوە بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە کە ئەبوو لە زووترا بدرایە بەڵام کە ئێستا ئەم بڕیارە دراوە بە تایبەت لەم ساڵیشا زۆر گرنگ بوو بۆ مامۆستایان لەبەر ئەوەی مامۆستایان دەمێک بوون گلەی گازندەی ئەوەمان هەبوو کە کارێکت پێ ئەوت یاخود پێت ئەوت چالاکیەک شتێک بکە بەم جۆرە گلەی ئەوەیەکەی خۆ من دانەمەزراوم کەس حسابم بۆ ناکە کەس خزمەتم بۆ حساب ناکە من بۆچی ئەمە بکەم. بەڵام لە ئێستاە کە ئەم بڕیارە دراوە سەرجەم مامۆستایان ئەوەی کەم تا زۆری ئاگادار بم زۆر دڵخۆشن بە پەرۆژن هیچ ساڵێ بەقی ئەم ساڵ پەرۆژ نەبوون بۆ کردنەوەی دەرگای قوتابخانە. زۆر باش بزانام تا چەند ئەرکی ئەو مامۆستایانە قورستر ئەبێ لەم ساڵ چونکە بە شێوەیەکی میلاک وانە ئەڵێنەوە بە شێوەیەکی میلاک دەوام ئەکەن و تا چەند ئەمە دڵخۆشکەریە بۆ ئەوەی مامۆستاوە هەم بۆ پەروەردەکە بۆ نمونە ئەرکی سەرشانی زۆرێک لە مامۆستایانی دیکە کەم ئەکاتەوە لەوانەیە لە مامۆستایەکە بوو لەوانەیەک زیاتری وتبێتەوە بەهۆی کەمی مامۆستاوە. بەڵێ خۆی ڕاستیدا پێشتر کەوانە بێژ بە جۆرێک مامەڵی لەگەڵاکرا ئەگەر بە شەوانەکانت زیان نەبووە و موچەکەت کەمتر بوو بە تایبەت لە دەرەوەی شار یاخۆ لە ناو شار موچەکان کەمتر بوو. بەڵام ئێستا بە پێچەوانەوە چەند بەشەوانت هەبێ ئەتوانیت موچەیەکی سابتی خۆت وەرگریت و هەروەها بۆ مۆڵەتدان بە ئەو خاتونانەی کە بنە دایک مۆڵەتێکیان هەیە هەروەکو مامۆستایانی میلاک یاخود بۆ هەر مۆڵێکی تێکی تر بەو جۆرە با بڵێن هیچ جیاوازێک لە نێوان میلاک و مامۆستایەکی گرێبەست داناکرێت. بە پێچەوانەوە پێشتر ئەکرا ئەو جیاوازیە تەنانەت ئەگەر ئەچوتە ناوەندەکانی خوێندن پرسیارە بکرێت چەند مامۆستا لەم قوتابخانەدا دەوامەکە یاخودوانە ئەڵێتەوە بە جۆرێک وا وەڵامیانێتەوە بۆ نمونێ ئەیاوت دە مامۆستامان هەیە لەگەڵ 5 وانەبێژ ینی ئەمە جیاوازێکی زۆر ناخۆش بوو کە بەرامبەر بە مامۆستایانی وانەبێژ ئەکرا. بەڵام ئێستا بە پێچەوانەوە بە شێوازێڵێ 15 مامۆستای گرێبەز یاخود مامۆستایانی میلاکم هەیە. زۆر باش بزانم بەڕێستان وەکو مامۆستایەک بیرۆکەی ئەم ڕاهێنانە یاخود ئەم بابەتەی کە پێشت لە سەرەتای بەرنامەکەیە باسم کرد بیرۆکەکەی لە چیەوە هات چۆن بۆ بیرۆکی ئەوە لای تۆ گەڵاڵە بوو کە هەستی ئەم وەرکشۆپە ئەم ئیشە بکەیت ئەم کۆمەڵێک مامۆستا کۆ بکەیتەوە ئەم خولەتان بێ بەرامبەر بوو پێش ئەوەی بزانم خولەکە کەوتانەوە خولی پەرەپێدان بتوانن لە هەڵدەستانی مامۆستایان خولێکی بێ بەرامبەر باشە بیرۆکەکەی چۆن لا دروست بوو مامۆستابانە؟ بەڵێ لە ڕاستیدا من لە 2019 کە بووم بە مامۆستا و ئەرکی مامۆستایەتیم گرتووەتە ئەستۆ ساڵانە ئەم خولەم کردوتەوە لە 2021 بۆ 22 خولێکی
مامۆستای سەرمەشق و کاریگەرمان کردەوە کە ئەوەش خولێکی زۆر زۆر نایە بوو. دواتر ساڵانە ئێمە چەندین جار پێشنیارمان کردو بۆ ئەم خولە، بەڵام لەبەر نەبوونی شوێن لەبەر ئێمە لە بەرامبەرکردنەوەی خولەکانە هیچ بڕپارەیەک وەرناگرم. بەڵام کاتێک کە پرۆپۆستی بابەتەکەت ئەنێری بۆ شوێنێک بۆ ڕێکخراوێک داوای بەڕەمادیەکرد لێ ئەەکەن لە بەرامبەر ئەم خولەدا یاخود لە توانای مندانی یاخود مەبلەغەکەی زۆرە. 1-2 ساڵ خولەکەم نەوتەوە، بەڵام ئەم ساڵ واتە 2024 لە مانگی 6 دوایی کۆتایی هاتن با خوێندن. من بیرۆکی ئەوم لا دروست بوو کە ئەم ساڵش پێویستە خولێکی تر بکەمەوە بۆ مامۆستایان. ئاماجی منی لە خولەکە زیاتر بۆ ئەو خوێندکارانە بوون کە کۆلێژی پەروەردەیان تەواو کردو بێت، یاخود دەرچووی دانەمەزراو بوون، یاخود مامۆستایانی وانە بێژ بوون کە ئێمە لە کاتی خولەکە و لە سەرقەڵبوون ما بە خولەکە ئەم بڕیارە دەرچوو. بیرۆکەکەش هەمیشە هەستم بە ئەرکی بەرپرسیارەتی کردووە بەرامبەر بە مامۆستا و خوێندکاران بەرامبەر بە پەروەردە، بۆیە پێم باش بە خولێک بم جۆرە بکەمەوە بۆ مامۆستایان لە شاری سلێمانی. زۆر باشە. بزانم لە خولەکە چەند ڕۆژی خوێند، چەند کاتی خوێند، کاتەکانتان چۆن دابش کرده بوو، چۆن بوو بڕیاری ئەوەدا بۆ نمونە لە کاتی پشووی هاوین دابێ و لە بەرنامەتانە بۆ نمونە ئەم دەوراتانە ئەم ئیشانەی کە تۆ ئەیکەیت بۆ نمونە لە وەرزەکانی دیکەی ساڵی شاوەکو کارێکی دیکە مامۆستا ینی ئەو کاتانەش نەبێکە لە پشتوی هاوێنان لە کاتی پرۆسی خوێندنی ئەتوانین ئەم خولاتانە بڵێنەوە. لە ڕاستیدا من ئەو 3 مانگەی هاوین بە دەرفەتێکی زۆر باشم زانی بۆ مامۆستایان، چونکە هەم لەواون کە مامۆستایان کۆتاییان بە پرۆسی خوێندن هێناوە. پێم باش بوون ئەم هاوینە ینی جموجۆڵ لەناو مامۆستایانە دروست بکەم، بۆیە ڕکلامی خولەکەم کرد کە لە 1/8 خولەکە دەست پێ ئەکا تاوەکو 4/9 کۆتا ڕۆژی خولەکەمان بوو. لە ڕاستیدا ئەم خولانە لە هاویندا زۆر زۆر کاریگەری هەیە، چونکە بەردەوام مامۆستا لە ئەپدێت بوونەوەی خۆیەتی و ئەشکرێت ئێمە لە پشووی بەهارە یاخود لە کۆتایی ساڵی 2024 جارێکتر ئەم خولە بڵێنەوە، بەڵام ئەم جارە وا پێشنیارم پیاخواڵڵێن بیرۆکەکەم بەو جۆرەیە بیبەمە دەرەوەی سلێمانی لە هەندێک قەزاو ناحیەکانە ئەم خولە بکەینەوە، لەبەر بەڕاستی لە بەرگرفتی هاتووجێ هەندێک لە مامۆستاکانمان نەهاتوانی بەشداری ئەم خولەمان بکەن، بۆیە ئەگەر هاوکارێکم هەبێت دەتوانم خولەکان بەرمە دەرەوەی شاری سلێمانی ئینشاءڵڵا لەو بەردەوام بێت. زۆر بیرۆکێکی باشواتە ئەو مامۆستا بەڕێزانی کە بەشداریان لە خولەکەی تۆیاکرێت تەنها لە ناو شاری سلێمانیا بوون. لە ڕاستیدا هەندێک لە مامۆستاکانمان دەرەوەی سلێمانی بوون کە هاتن خولەکەیان و لەبەرەوەی کە من کاتێک بابەتەکەم بە ڕاهێنەرەکان بود، من بەخۆمەوە 7 ڕاهێنەر لەم خولەدا بەشداری بوون، هەر ڕاهێنەرێک بابەتێکی جیاوازی پێشکەش. بەڵام خۆ سەرپەرشتیاری پرۆژە. بەڵێ خۆم سەرپەرشتیاری خولی مامۆستایان بووم، ئەوە لە هەمان کاتیشدایەکێک بووم لە مامۆستاکان کە محازەڕەم ئەوتەوە بە مامۆستایانی بەشدار بوو. هەرێک لەم ڕاهێنەرانە کە بابەتەکانیان ئەوتەوە لە بابەتی جیاواز بوو، واتە بە کۆی مانگەکە 7 بابەتی جیاواز پێشکەش بە مامۆستایانی بەشدار بوو کراوە. هەرێک لەم بابەتانش لە چوارچەوەی پرۆسەی پەروەردە و فێرکردن ڕەنگی داوەتەوە. ڕاهێنەرەکانمان لە دەرەوەی شار هاتووە، بۆنمە ڕاهێنەرمان هەیە مامۆستا سۆرانمان هەبوو کە لە بەهزیان هاتووەتە سلێمانی و محازەڕی بۆ کەمە جێگەی دەستخۆشیە لە کاتێکشدا کە خولەکەم بێ بەرامبەرەوە و هیچ مەبلەغێکی مادیشم پێشکەش بە ڕاهێنەرەکان نەکردووە. ئەوان هەمویان بەگیانەکەی ئەوان هەمویان بەگیانی هاوکاری و بە لەوەی کە من لە خەمی پرۆسی پەروەردەماوە، ئەوانش لە خەمی پرۆسی پەروەردەن، ئەوانش خۆشبەختانە بەبێ هاوکاری و مقابلێک هاتن خولەکەیانوتەوە. دەستیان خۆش بەمان دوو نەبن. بزانم لەو 7 بابەتی کە باست کرد بابەتەکان چی بوون زیاتر ئەوترانەوە؟ بەڵێ بابەتەکان هەموو زیاتر وەگوتم ئاماژەم پێدا هەمویان لە ناوەندەکانی خوێندنە وانە بوو یا خودوانەی تایبەت بوو بە مامۆستا بۆ نمونە؟ خۆی لە ڕاستیدا هەموو ئەو بابەتانی کە تایبەتن بە مامۆستایان باشە. بۆ نمونە یەکێ لە مامۆستاکان کە بابەتەکەی ئەوتەوە بۆمان چۆنەتی ڕێکانی وانەوتنەوە بۆ خوێندکاران، ئایا مامۆستا بەپێی پسپۆڕی خۆی چۆن ڕێگەیەکی وانەوتنەوە هەڵ ئەبژێرێ؟ ناکرێن من ئیخساسم بابەتێکە ڕێگەیەک بەکارێن، مامۆستایەکی تر یا هاوپێشەیەکی ترم
اختصاصی بابەتێک هەمان ڕێگەی من بەکاربێنێت لێرەدا ئەبێت جیاوازیەکمان هەبێت ئەو بە ڕێگەی خۆی میش بە ڕێگەی خۆم لە خولەکەدا بووم لە باسی فریاگوزاری سەرەتایی ماگرۆکلایان مامۆ زۆر بەڕێز مامۆستا ئیبراهیم عوسمان و ئەم خولە وتراوەتەوە بۆ نمونەگە خوا نەخواستە خوێندکارێکمان تووشی حاڵەتێک بێ لە ناوەندەکانی خوێندندا ئێمە هەتایگەینە نزیکترین بنکەی تەندروستی ئێمە خۆمان چارەسەرێکی بۆ بکەین لە بەردەست لە ناوەندەکانی خوێندنەوە لە بەردەست خۆمانە دواتر زۆر بیگەینە نزیکترین بنکەی تەندروستی یاخودێکێک لە ڕێگەکانی وەکو باسم کرد تەکنیکانی وانەوتنەوە ئایا مامۆستا چ تەکنیکێک بەکاربێنێ کاتێک چێتە پۆلەکەی ئایا مامۆستا چۆن ئەم بابەتەی خۆی بە جۆرێ خۆش بکات خوێندکار ئارەزووی وانەی مامۆستاکەی بێ منیش هەمیشاڵە بەڵام ئەگەر مامۆستایەک خۆی خوێندکار نەبێت کەواتە ناتوانێت پیشێ مامۆستایەتی پەرە پێ بدات. یاخۆ یەکێک لە بابەتەکانی ترمان مامۆستا چۆن لە چەقبەستووی خۆی ڕزگاری بێت ئایا مامۆستا پلانێکی هەیە کە ئەم ساڵ چۆن بابەتەکانی پێشکەشکە یاخۆ نەخێ بە پلانی ساڵی ڕابردوو چیم کردووە ئەم ساڵش بە هەمان شێوە نەخێر پێچوانەوە مامۆستا لە خولەکەی ئێمەدا نوێکراوەتەوە پڕزانیاری کراوە وەکو چۆن ئەڵێن مامۆستا چەکدارە بەڵام بە چەکێکی زانست پەروەردە ڕێز خۆشەویستی لە ناو خولی پەرەپێدان بەتوانە لێ هاتۆکانی مامۆستایان سەرجەم ئەم ئەزمونانە لەر مامۆستانەوە وەرگیراوە فێبوون. واتە ئێوە لەم ڕاهێنانی ئەم مانگەتانە کە کردوتانە بە چەند مامۆستایەکی بەڕێز باستان لەوە کردووە کە چۆن قوتابی بۆ نمونە ئەبێ خۆی ئامادە بکا بۆ خۆناغێکی نوێی خوێندن ئامانجێکی هەبێت پرۆگرامێکی هەبێت کە لەسەری بڕوات بە هەمان شێوەوە ئەم ئامۆژگاریانی مامۆستایانیشتان کردووە کە بۆ نمونە لە ئەم ساڵدا چی بکات چۆن خۆی ئامادە بکات چۆن وانەکان بڵێتەوە. ئێمە کاتێک کە چینە ناوەندەکانی خوێندونە چینە پۆلۆ یەکەم قسەمان بۆ فێرخوازەکانمان پێڵێنین خوێندنگەتان خۆش بوێت کتێب و قەڵەم و دەفتەرەکانتان خۆش بوێت مەشق بە بەهرەکانتانکەن لە خولەکەی ئێمەدا هەموو شتانە ڕوبەڕووی مامۆستا کراوەتەوە پیشەی مامۆستایەتیت خۆش بێت پیشەی مامۆستایەتی با پیشەی یەکەمت بێت با خۆشەویستیت بۆ قوتابخانە و خوێندکارەکانت هەبێت ئەگەر مامۆستایەک بێ مامۆستایەکی کاریگەر بێ و لێ هاتوو بێت سەرەتا خۆی ئەبێ خۆشەویستی بۆ خوێندکارەکانی دەرببڕێت خۆشەویستی بۆ وانەکەی ببەخشێت ئەو کاتە چی ئەبینێتەوە لە خوێندکارەکانی خۆشەویستی خوێندکارەکانە بینێتەوە لە خۆیدا و هەروە خۆشەویستی وانەکەش ئەبەخشێتەوە لە خۆیدا لە خولی پەرەپێدان بتوانە لێ هاتووەکانی مامۆستایان پرچەک کراون باشە بە چەکی زانست و خۆشەویستی هەموو ئەمانەی ئەبێ لە خوێندن لە ناوەندەکەی خوێنددا و لە ناو پۆلەکەی خۆیدا ڕنگ باتەوە. زۆر باشە بزانم چەند مامۆستا بەشداریان کرد لە خولەکەتان؟ لە خولەکەماندا 50 بۆ 60 مامۆستا بەشداری تێدا کردووە ئەم مامۆستانە مامۆستای میلاکی تێدا بووە کە 30 ساڵ ئەزمموی هەبووە بە خۆشحاڵیەوە و بەڕێوەبەری قوتابخانەکانمان تێدا بووە توێژەری کۆمەڵایەتی تێدا بووە و هەروەها خوێندکاری دەرچووی دانەمەزراومان هەبووە و خوێندکارمان هەبوو کە ئێستا لە پرۆسەی پەروەردەدایە خۆی کە لە قۆناغی 3 بۆ 4 زانکۆدایە کە پێویستە ساڵانی کە ئەم ساڵ بێتەوە دەچێتە تەطبیقات دەکات ئەچێت ناوەندەکانی خوێندن بۆ ئەو شێوازی مامەڵی مامۆستایان ببینێ چەندی خوێندکارمان هەبوو بەم جۆرە کە ئەمە گرنگی پرۆسەی پەروەردە و فێرکردن ئەگەیەنی لای ئەو کەسە لە ساڵانی ڕابردووە من کاتێک کە خۆم خوێندکاری زانکۆ بووم بەم جۆرە خولانم نەبینیوە کە تۆمۆحێکی ئەوم هەبێ بەشداری بکەم بۆی ناوەندەکانی خوێندندا زۆر بە باشی وەکو مامۆستایەکی تەطبیقات بتوانم بە باشی وانەکە شرۆفە بکەم بۆ خوێندکارەکان. زۆر ڕاستە. باش بزان باسی ئەوەت کرد کە هەندێک لە مامۆستایەتیا بۆ 30 ساڵ ئەزمموی مامۆستایی هەبوو تەمەنێکە بەڕاستی بۆ نمونە بەڕێوەبەرتان لەگەڵا بۆ تازە مامۆستاتان لەگەڵا بۆ کە تازە بۆ نمونە دامەزرا بێ بزانم هیچ کات بووە بۆ نمونە لە کاتی ڕاهێنانەکانە باسی ئەزمموی خۆیان بکەن باسی ئەوە بکەن کە پێشتر ڕاهێنانێکی ویان نبینەوە یاخود ئەو بابەتانێک کە ئێوە باستان کردووە لە ناو ڕاهێنانەکانە هیچ کات بۆ نمونە ڕنگدانەوەی هەبووە لە ناو کاتی وانەوتنەوە یاخود پێشتر ئەم زانیاریانیان زانیوە ئەم بابەتانیان زانیوە لەگەڵ قوتابیەکانیانە بۆ نمونە شێریان کردووە یاخود بابەتەکان کەمێک بەلایەنەوە تازە بووە. بابەتەکانمان ئەتوانم بڵێم لە 80 بۆ 90 تازە بوو لایەن مامۆستایان لەبەرەوەی من لە کۆتایی هەر محازەڕێکا فیدباکم لە مامۆستایانی بەشدار بوو وەرگرتەوە بەرامبەر بە ئەو ڕاهێنەرێکی محازەڕ کرد ئایا بابەتەکە کاریگەری هەیە لەسەر پیشەکەی تۆ ئایا ئەو بابەتی کە مامۆستای ڕاهێنەرەکە پێشکەشی کردووە تۆ ئەتوانی سوودی لێوەربگری بۆ
کارەکەی خۆت بۆ پیشێ مامۆستا بۆوانێک خۆت بێگمە هەموو فیدباکان گەڕاوەتەوە بۆ من و ئەلحەمدولیلا فیدباکانم هەمووی بەنایە بوو زۆر باشە گەڕاوەتەوە بۆ ڕاهێنەرەکانیش داومەتەوە بە مامۆستای ڕاهێنەرەکان. ئەو مامۆستایانی کە تێدا بەشدار بوون لە خولی پەرەپێدان بەتوانە و لێهاتووەکانی مامۆستایان ناوی خولەکەمان ئەڵێن خولی پەرەپێدان بەتوانە و لێهاتووەکانی مامۆستایان هەمویان بەتوانان و لێهاتوون بەڵام ئایا چۆن ئەم لێهاتوو پەرەپێدانی خۆی ئەدۆزێتەوە لە خوێندکارەکەی و لەوانەکەیدا ئەکرێت منی مامۆستا لێهاتوویکم تێدابێ بەڵام نەیدۆزمەوە درێک بم توانا و حەزوو لێهاتوو خۆشەویستی و زیرەکی خۆم نەکەم لەوانەکەمدا ئەکرێت من لەلایەن مامۆستایەکی تری هاوپیشەمەوە بە ئەزمونتر ئەم لێهاتووی من بدۆزرێتەوە کە دۆزیەوە منش ئەتوانم ئیشکەم لەسەر خۆم. هەموو ئەم بابەتانە کە لە خولەکەدا باسکراوە بۆ نمونە مامۆستامان هەبوو کە وەگوتم 30 ساڵە مامۆستا بووە وەک خۆی ئاماژەی پێدا ئەیوت حەز ئەەکەم لە دوای تەواوبوونی خولەکە یاخود لە فیدباکە بووی ئەنووسم یاخود بەدەمی ئەیوت حەز ئەەکەم ڕاستە خۆ دەرگای قوتابخانە بکرێتەوە ئێستا بڕۆمەوە ناو پۆلەکەم لەبەر ئەوی کە لێرە فێر بووم ئەکرێت لە منیشا هەبوو بێ ئەکرێم شتانم زانی و بەڵام درکم بەم توانای خۆم نەکردووە درکم بەم لێ هاتووە نەکردووە تاوەکو بچمەوە بۆ خوێندکارەکانی بیاخود بە شێوازێکی تر باسم کردووە کە پەیامەکەم نەگەشتوتە خوێندکارەکانم هەموو ئەمانێت چۆنەڵی بەڕاستی جموجۆڵێکی زۆر باشی کرد بە ناو مامۆستایانەوە یعنی هەندێک مامۆستا هەیە یعنی ئەمەندە حەز و خولەی هەبوو بۆ خولەکە ئێستا ئێمە بەرداوامی لە گروپێکمان هەیە لەگەڵیانە ئەڵێ خۆزگا خولەکە تاوا نەبووە و ئێمەش بەتەمای ئینشاءڵڵا لە 15 مانگە خولێکی تری پاوەرپۆینت و دیزاین بکەینەوە بۆ مامۆستایان جارێکی تر چونکە ئێستا هەموو مامۆستایان پێویستیان بە دیزاینکردنی پرسیارەکانیان دیزاینکردنی وانەکانیان بە داتاشۆ بۆ خوێندکارەکانی عرض بکەن ئێمە لە ئێستادا لە ئامادەکاری ئەو خولەشین بۆ مامۆستایان زۆر باشە دەستان خۆش بزانم مامۆستابانە وەکو ڕاهێنەرێک لە بەرنامەتایە بۆ نمونە بۆ ئەم ساڵی خوێندن کە جارێ دەستی پێ نەکردووە لە کۆتایی ساڵەکە تەواو ئەبێ فیدباکی ئەو مامۆستایانە وەربگریتەوە بۆ نمونە بزانیت ئەنجامی دەرچوونی قوتابیان چۆن بووە قوتابیان تا چەند لە مامۆستایە رازین تا چەند یاخود لە مامۆستاکە بپرسی تا چەند کاریگەری هەبووە لە بەڕێوەچوونی بۆ نمونە پەروەردەیەکی باشتر خوێندنێکی باشتر یاخود تا چەند کەسایەتی خۆی گۆڕیوە لە ڕێگەی ئەو بەرنامەی ئێوەوە ئێمە کە لە خولەکە بووین بەڕاستی ئەم خولە جگەلەوەی کە فێری زانست و ئەزمون پەیوەندێکی کۆمەڵایەتی زۆر باشمان لەگەڵ مامۆستاکانە دروست کردوانی بە جۆری هەمووان لەسەر یەک سفرە چەندین جا دانیشتووی نارمان خواردە و چوونە دەرەوەیەکمان هەبووە لەگەڵ مامۆستایانە لەکە لە خولەکەدا بوون. لێوێ باسم ئەکرد ئەمود کە ئیشەڵا ناوەندەکانی خوێندن کرانەوە ئەوە هەمووتان بانگێشتانەکەم بۆ قوتابخانەکەی خۆم وەرن سەیری منکەن ئایا بزانن و ئەزمونەی کە هەمە ئەو توانا و لێهاتووی کە هەمە ئایا لەگەڵ خوێندکارەکانمان جێبەجێی ئەەکەم بۆی مامۆستاکان بەڵێنیان داواگەیشتڵان ناوەندەکانی خوێندن بکرێتەوە بەردەوامی لە پرۆسەی پەروەردەدا ئەوان سەردانی ئێمە ئەکەن بۆ ناوەندەکانی خوێنەوە لە هەمان کاتیشدا من پێم گوتوونەتومە من هەر مامۆستایە توێ مامۆستامان هەبوو لە دەرەوەی شار هاتووە بەشداری خولەکەی کردووە لە هەڵەبجە مامۆستامان هەبووە لە ناوچەی هەورامان مامۆستامان هەبووە بەشداریان کردووە پێم هاوتمانە بەپێی کات بەپێی توانە ئێمە دین بۆ منە ڕەنگە ئەو شەز مامۆستایە بۆ من کۆ نەبێتەوە بەڵام ئەکرێت 15 مامۆستان بۆ کۆ بێتەوە هەمومان پێکەوە بچی سەردانی ئەو مامۆستایە بکەین کە لە خولەکەی ئێمە بەشدار بوون و فیدباک لە خوێندکارەکان وەربگرین ئایا بەزای مامەڵی مامۆستاکەیان چۆنە لەگەڵیانە ئێمە بەم ئامانجە هاتوونێتە ناو ئەم خولە بەم ئامانجە بەشداریمان کردووە لەم خولەدا کە فێری ئەوە بین کەسایەتێکی تر بین بۆ ناوەندەکانی خوێندن وەک سەرەتا ئاماژەم پێدا جیاواز بین لە ساڵی ڕابردوو ئەم ساڵ بە جۆرێکی تر بچینەوە ناوەندەکانی خوێندن و ساڵی ئایندە کە خولێکی ترمان کردەوە جیاوازتر لەم ساڵ بچینەوە ناوەندەکانی خوێندن زۆر باش بزانم وەک باست کرد لە ڕاهێنانەکە زیاتر لە حەڤەوانە وتراوەتەوە حەڤە بابەت پێشکەشکراوە زیاتر مامۆستاکان بەپێی ئەزمون و تەمەنیان زیاتر فۆکسیان لەسەر چ بابەتێک بوو زیاتر حەزیانە کرد لەسەر چ بابەتێک زیاتر ڕۆ بچن ینی زانیاری وەربگرن پەرە بەتوانەکانی خۆیان بدەن لە خولەکەماندا ئاماژە زۆر بەوە کراوە کە پێویستە مامۆستا خۆشەویستێکی تەواوی بۆ پیشەکەی هەبێت باشە دەرەجەیەک وە خۆشەویستێکی تەواوی بۆچی هەبێت بۆ خوێندکارەکانی هەبێت و خوێندکار سنتەر بێ لە ئێستادا نەک تەنها مامۆستا خوێندکار وەک ڕۆبۆتێک سیر بکات وانەکە شرۆڤ بکات و بڕاتە دەرەوەی پۆلەکە
بە پێچەوانەوە ئێمە وا فێرکراوین لە ناوەندەکانی خوێندندا بە جۆری خۆشەویستی ببەخشینەوە بە خوێندکارەکانمان. من سەرت باسی شم کردوتم مامۆستای سەرکەوت و مامۆستای کاریگەر ئەوەیە خۆشەویستی خوێندکارەکانی بەدەست بهێنێت. خۆشەویستی خوێندکارەکانت بەدەست هێنا تاو هەموو شتێک زۆر باشە بێت. واتە تۆ لەگەڵ ئەوەیە کە مامۆستا و قوتابی وەکو هاوڕێ بن یاخود هەر کەسەیان بەپێی ئەو بەرنامەی بۆ دانرا مامۆستا بێ قوتابی تەنها قوتابی بێ. ئەکرێمە لە ساڵانی ڕابردوودا بەم جۆرە مامەڵە کراوێت بەڵام بە پێچوانەوە لە ئێستا پێویستە مامۆستا هاوڕێی نزیکی خوێندکارەکەی بێت، هاوڕێیەکی با بڵێن من هەمیشە وا بە خوێندکارەکان بەڵام یە یاسام هەیە لەگەڵتان 35 دقەی پۆل من لەگەڵتان مامۆستام وانەکە شرۆڤاکەن بەڵام لە دەروی پۆلەکە ئەکرێ هاوڕێت بم، خوشکت بم، دایکت بم، هاوڕێکی زۆر نزیکت بم. ئەمە زۆر کاریگەری بۆ خوێندکار هەیە. تۆ لە ناو پۆلەکەدا 35 دقەت پێویستە بۆ وانەوەستنەوە و هەروەها ئاماژەیەکیش بۆ بم لە خولەکەماندا مامۆستا فێری ئەوە کراوە کاتێک کە مامۆستایەک وانە باز ئەکا بۆ خوێندکارەکانی پەرتووکی خوێندکارە ئەو پەرتووکەی کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دامین کراوە بووی خوێندکارە هی مامۆستا نیە بەڵام لێهاتووی مامۆستا لەوایە کە بە ئەو بابەتی کە باسی ئەکات زانیاری دەرەوە زانیاری سەرچاوەکانی تر بهێنێ لە چوارچەوەی بابەتکی خۆی دابسوڕێت و پێشکەشی بە خوێندکارەکانی زۆر ڕاستە ئەوە باشە بزانم مامۆستابانە دوا پرسیارم باسی ئەوم بۆ بکە هەمیشە کە باسی ئەم دەوراتانە ئەکرێەوە باسی هەر پرۆژەیەک ئەکرێ بە تایبەت لە ئێستاە هەمیشە کەم و کورتی هەیە یاخود نیگەرانی هەیە بەدیار ئەو کەسێک کە بۆن لە سەرپەرشتیاری پرۆژەکەی بزانم نیگەرانیەکانی تۆ بە تایبەت و سەرپەرشتیارێک بۆم ئیشە چی بوو ئەو بربستانە چی بوون کاتنە بەردەمت پێم خۆشە بزانم بۆ نمونە ئەگەر لە پرۆژەتا بێ ئەم ئیشانە دووبارە بکەیتەوە ئەو هەڵانی کە لە یەکەم جارە بۆ نمونە کردت چه هەڵەیەکی دیکەی بۆ نمونە بۆ ئەم ئیشەی داهاتوت نایکەیت؟ لە ڕاستیدا هیچ ئیشەکەم و کورتی نابێت هەموو ئیشێکەم و کورتی خۆیانە بێت بەڵام ئەلحەمدولیلا بەپێی فیدباکانی پرۆژەکەم بە باشە تێپەڕیوە زۆر باشە ئەلحەمدولیلا بەڵام ئەو گرفتانی کە سەرەتا هاتە پێشەوە بۆ من زۆر کەس ئەیویست بەشداری بکە کە لە دەرەوەی پرۆسی پەروەردن یا با بڵێن نازناوی مامۆستایەتی نییە ئەمە بۆ من نەئەکرا کە من داخلی ناو گروپەکەی بکەم ینی لێرە زۆر داوای لێبوردنیان لێەکەم یاخود ئەکرا هەندێ مامۆستامان هەبوو خولێکی تری هەبوو ینی نەئەکرات بەشداری خولەکەی من بێت و لە هەما کاتە خولێکی تریش ببینێ لە بەروی هەموو خولێک و هەموو ڕاهێنانێک یاسا و پرۆگرامی تایبەتی بەخۆی هەبوو نەئەکرا من دادپەروەری جێبەجێ ئەەکەم لە خولەکەمدا لە ناو قوتابخانەکەمان دادپەروەری جێبەجێ نەئەکرا ئەگەر مامۆستایەک لە هەفتەکە 2 ڕۆژ ئامادە نەبێت من وەکو مامۆستایەکی تر کە هەموو ڕۆژی ئامادەیە بە یەک جۆر سەیری بکەم ئەمە یەکێک بوو لە گرفتەکانمان یەکێکتر لە گرفتەکانمان ئەوە بوو لەبەر ئەوەی کە خولەکەی من بێ بەرامبەر بوو هیچ مادیەکەم لە مامۆستایانی بەشدار بوو وەرناگرت و هیچ مادیەکیشم نەئەدا بەڕاهێنەرەکان کە بەشداری خولەکەیان کرد یعنی گرفتی شوێنم هەبوو بەڕاستی یعنی هۆڵم دەست ناکەو یعنی ئەچوومە هەر شوێنێک و داوای هەر هۆڵێکمە کرد بە مبلەغی مادی زۆر ئەمەش بە من نەئەکرا لە کاتێکدا کە من ژۆکو مامۆستایەکی محاضر بووم یعنی ئەو توانە مادیم نەبوو کە دابینی بکەم بۆیە خۆشبەختانە ئەو کوتۆنەڵی لە کۆتایی یا بوویترە وەکو شتێ بێئەمەل بووبووم لەهۆی کە من خولێکم ئامادە کردووە ڕاهێنەرم ئامادە کرد بەڵام لەبەر نەبوونی شوێن ئەکرێ من خولەکەم ڕاگرم بۆیە خۆشبەختانە لەلایەن سەنتەری ڕووناکبیری جافەوە کە من زۆر سوپاسیانەکەم دەستیان خۆش بێت سپاس بۆ ئێوەش هەموو هاوکارێکی مادی و معنەوی من کرا چ بۆ مامۆستایانی بەشدار بووم و چ بۆ ڕاهێنەرانی بەشدار بووم کە من حەڤە ڕاهێنەری تێدا هەر ڕاهێنەری لەم ڕاهێنەرانە خەڵاتی تایبەتیان پێشکەش کرا چ لەلایەن سەنتەری ڕووناکبیری جافەوە چ لەلایەن مامۆستایانی بەشدار بەوە بێ بۆیە من لەم خولەدا تاکە گرفت کە هەم بوو بێت تەنها گرفتی شوێن بوو بۆیە من ئەگەر هۆڵێکم هەبێت یاخو باڵم شوێنێکە بێ ڕەخراوێکە بێت بە بەردەوامی هاوکارم بێت من ئەتوانم بەردەوام ئەم خولانە چ لە ناو سلێمانی بێ یاخو لە دەروی سلێمان و شارەکانی تر بێ ئەم خولە پێشکەش بە سەرجەم مامۆستایان و پەروەردکاران بکەم دەستان خۆش بێ و ماندوو نەبن دووبارە زۆر سپاس بۆ مامۆستابانە شێخ سەعید کە ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە باسمان کە لەسەر گرنگی بینینی خولەکانی ڕاهێنان بۆ مامۆستاین ئەوشمان بیر نەچێت کە پرۆگرامەکەمان با سپۆنسەری هەویری ددانی فلۆرۆداین پێشکەشکرا تا پرۆگرامێکی تر هەرشاد بن خواتان لەگەڵ بێت. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری هەویری ددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت.